هەوەتە ئەوەی کە هاو ئەوەی کە ڕۆی ینی دیار بۆ قەرەباڵخیەوەکو دەسێ بوو بۆ نهاتنی ناو ئەلوەکە و شکاندنی ئەلوەکە. پێم بڵێ کێشەتان چیە و ژمارەشتان چەنە ئێوە؟ ئێمە 74 کەبرین ئەم قاتعانە ئەم ئەلوە تازە 28 قاتعە جێگەمان نابێتەوە فەلاحیش ناڕازیەوە بڕۆم گردبوونەوە ساز کردووە. کێشەکە ئەوەیە کە ئەوان نایڵن ئێوەش بەرهەم وەربگرن ئەم بەیانیە نایانێش بۆ باربارکەین شەو پۆلیس ئاگاداری کردوین و کە ئەمڕۆگە باربار نەکەین. پێشتر تەبلیغ کراون پێشتر ئاگادار کراونەتەوە شەوەکە تەلەفۆنمان بۆ کرا بەڕێ لەلایەن پۆلیسۆ. باشە داواکاریتان چیەوە کاکە؟ داواکاریمانەوەی دە ئەلوا جێمان نابێتەوە. ئەتانوێتی هەفتا و سێ وەڵامانێ لە جێ خۆمان نابین. پێشتر قسەتان لەگەڵ خاوەنی ئەلوەکە کردووە چەند ڕۆژە پێشەسا کۆبوونەوەیەکتان کردبوو ئەو چی پێوت؟ 4 5 جار دانیشتوین ئەڵێ یا بێ بە 18 دەفتەر یان ساڵی بە 15 میلیۆن. باشە ئێستا سەرپەرشیارێم ئەلوێنوێ هات بۆ لای من وتی ئێمە ئێستا بار وەرەگرین بە ساری سلێمانیش. بۆ وەیە دو سێ ڕۆژێ دوایی ڕوان نابێت بۆیە ئاوەندگارەوە. لە ڕاستیا و گرتێم ڕۆگرتبوونەوەی کرا ینی گوایە برافەلاکان ڕستەکانمان بۆ ساغ نابێتەوە ئەلوەکەک نییە ڕستەق کڕێوانە منیش لە ناو خەڵکەکەوتم فەرمونون با ڕستەوە خەڵگەیە ڕستەکرێ بە ساری سلێمانیش نەک بە ساری پێنجێ. هەوەتە ئەوەی کە هاو ئەوەی کە ڕۆی ینی دیار بۆ قەرەباڵخیەوەکو دەسێ بوو بۆ نهاتنی ناو ئەلوەکە و شکاندنی ئەلوەکە ئینا هیچ شتێک نەبوو ئەوە تا نە قەرەباڵخیەکە خۆی تەواو بوو بەبێ هیچ شتێ ئێمە جوتان لە ژوورە سێ ڕستەق وەرەگرین ڕسکی برافەلاکان وەرگین بە سەرێکی زۆر باشیش. کاکیوە باشە کێشەی ئەلوەکان لەگەڵ ئێوە پێشتر گفتوگۆتان کردبوو ئێوە داواکاریتان چی بوو لەوان؟ هیچ داواکاری هەرمان وەرنە ئێرە با لێرە بە بازارکردنی برافەلاکان کرد ئەنج ماریزمەلان و لە کەپری خۆمان ئەم ساڵێکە مێنین و ئیتر کۆمەڵێکی زۆرانە سا هاتۆ قاتعی گرتو قاتی کردەوەی کە مابوومان ئەوان گرتویانە و کڕیوانە. باشە کاکیوە ئێستا فەلاحەکان باسییان لەوە کرد کە ئێوە ئەڵێنە بێنە ئەم ئەلوە و هیچ ژینێکیشتان نەکراوەوە هیچ قاتعەیەکی ئەلوەتان نەکراوەتەوە هیچ ئۆتۆمبیلێکتان نییە ئەو بارە بکڕێ. ئەوە تا حەزەکەی جەنابەت کامێرەوانی بڕۆ سێری کەسێ لە ژوورە ڕسق وەرەگیری سە خەمجا خەمە ڕسق تەواو نەبیانی ڕسقەکەت بارەکان تەواو نەبێت ئەو نە ڕسق وەرگیراوە هەمووی ڕسقێک وەرگیراوە لە ژوورە سێ ڕسق داگرێت جەناب دەتوانین بڕۆی زوومیکەی.